سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم کە بە بەرنامەی دیدار و ڕاڤۆوە ئەم جارە من لە خزمەتتاندا. هەروەک خۆشتان ئاگادارن ئەم بەرنامەیە هاوڕێ چاوان بەڕێوەی دەباوە. ئەم بەرنامەیە بەرگە و بابەتی زۆر هەیە کە لەبارەی شەعر و ئەدەبیات و بڵین ئەو نووسەرانی کە ئێمە داهێنینە ئێرە و داوەتیان دەکەین قسە و باسی لێ دەکەین. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا باسێکمان هەیە لەسەر زمان و سەردەم و شێعرەکانی نالی و بۆ ئەم مەبەستەش داوامان لە شاعیر و نووسەر و شۆڕشگێڕی بەناوبانگ بەڕێز کاگ ئامانج عەزیزکەندی کردووە کە داوەتیە و بەرنامەی قبوڵ کات و ئێمە چەند پرسیارێکی ئاراستە بکەین. بەڕێز کاگ ئامانج عەزیزکەندی زۆر بەخێر بیت، زۆر سپاست دەکەین بۆی کە داوەتیەمەتان قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاستان دەکەم، منیش سڵام هەیە بۆ خۆتان، بۆ هاوڕێیانی پشت کامێرا، تایبەتیم شۆک سەربازی بوون کار دەکەن و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کاگ ئامانج. من جارێکی تریش بەڵێ من ئفتخاریۆم بۆ لەگەڵ بەڕێستان و توێژمان بێت هەر لەم بەرنامەی دیدار و ڕاڤەدا دووبارە خۆشحاڵم کە چاوم پێتان کەوت و داوەتی ئێمەتان قبوڵ کرد و میانی بەرنامەکەمان بووین. با هەر لێرەوە دەست پێ بکەین. کاگ ئامانج، دیارە هەروەک چۆر لە سەرەتادا باسمان کرد، باسەکەمان لەسەر زمان و سەردەم و شێعرەکانی ناڵیە. بە شێوەی گشتی سەردەم و قۆناغەکانی ژیانی نالی بەڕێستان چۆن پێناسەی دەکەن و شێوازی ژیانی چۆن بووە، هەم بۆ ئێمە باسی بکەن هەم بۆ بینەرانی ئازیز. دەستەکاندان خۆش بێ. من زۆر خۆشحاڵم و پێشوازی دەکەم لەوەی کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم شێوە بەرنامانە بەڕێوە دەبا. من زۆر جار چاوێن لێ دەکەم. زۆر سپاس. لەسەر کتێب، لەسەر نووسەران، لەسەر شاعیران. ئەمە زۆر گرینگە. یەکێکە لە کارارە گرینگەکان کاری کولتوری و فەرهەنگ و فەرهەنگسازی. دیارە باس لەسەر ئەدەبیاتی کوردی بەگشتی باسێکی زۆر پڕبوار و پرچەم کە لەبەرەوەی خودی ئەدەبیاتی کوردی لەی هیچ گەلێکی دەوروبەر ناچێت. سێ ئەدەبیاتە کە هەر یەکەیان ینی شایان و بە ئەندازەی گەلێکە. سێ شێواز ئێمە ئەدەبیاتمان هەیە کە ئەدەبیاتی گۆرانە کە خوارووی کوردستان و هەتا لە ڕووی جوگرافیەوە باشووری کوردستان بەگشتی کە من دەڵام کوردستان مەبەستم لە کوردستانی گەورەیە دەگرێتەوە، کە ئەمان نزیکەی 1000 ساڵ لەوە پێش دەستی پێکردووە، بە تایبەتی لە سەردەمی میرنشینی ئەردەڵاندا گەشەیەکی یەکجار زۆری کردووە و ئاینێک بەم زمانە هەیە، ئاینی یارسان کە ئاینی کۆنی کوردستانە و خودی ئەم ئاینە ئەگە بڵێ وەک ئاین ناوی بەرین یاخود ئەم فەلسەفەی ژیانە بەم زاراوەیە نووسراوە لە بابەتایرەوە دەست پێ دەکا بە دیوانەکانی یارسان کە هەرمووی بە شێعرن و دواتر دێت تا سەردەمی مەولەوی و سەرەتای سەدەی 20ەم و ئێستا جارێکی دیکە بەم زاراوەی هەردە نووسرێتەوە، چەند تقریبان 100 ساڵێک بێدەنگ بوو. دوای ئەوە لە باکووری کوردستان، ینی لە شمالی کوردستان یا با بڵم باکووری کوردستان بەگشتی، نەگەوەی کە ئێستا پێ دەڵێن ئەو بەشەی کە تورکیە داگیری کردو، بەگشتی لە پشت چەمی بادینانەوە بۆ ژوورو تا دەگاتە ئەرمەنستان. لەوێشەوە لە میرنشینی بۆتاندا ڕەوتێکی ئەدەبیات دەست پێ دەکا کە مەلای جزیری و ئەحمەدی خانی و فەقێهی تەیران و ئەوانەوە دەست پێ دەکا کە ئەوێ پێچەوانەی ئەم ڕەوتە ئەدەبیەی کە لە خواروی کوردستان هەیە بە عەروز دەست پێ دەکەن. دیارە عەروز شێوە شێعرێکە، شێوە نووسینێکە کە لە ڕووی وەزن و چێش و قەواعیدەکانیەوە و ڕێک جیاوازە و زیاتریش عەرەب پیان نووسیوە و لەوان ڕاهاتووە. دواتر لە سەردەمی میرنشینی باباندا نزیکەی 200 ساڵ لەوە پێش
لە هەرێمی شارباژێر و ناوچەی شارەزۆر و هەتا دەگاتە ئەو دیوی موکریان و ئەوانەش ڕاوتێکی ئەدەبی دیکە بە زاراوەی کوردی ناوەڕاست دەست پێ دەکا کە ئەوانیش سێ کەسن: نالیە، سالمە، کوردی. بەوەڕات دەردەکەوێت کە میرنشینیەکان دەسەڵاتە خۆجێیەکان و هێندێک جاریژەم دەسەڵاتانەکە سربەخۆی خوان ڕاگەاندووە و سکان بە ناوی خوانەوە لێداوە چەندە گرینگە و چەندە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ڕاوتە ئەدەبیەکان، هونەریەکان و ئەو کەش و هەوایە کە دەکرێتەوە سەردەمی هونەری خۆی پێک دێنێ. نالی بە تایبەتی لەم مەکتەبەدا زۆر دەگمەنە، زۆر ناوازەیە، زۆر پڕبوار و پڕچەمکە، زۆر ینی بۆ ئەوە دەبێ لەسەری بدوێی لە زۆر ڕووەوە، هەم لە ڕووی زمانەوە کە چۆنە نالی کە بە زاراوەی ناوەڕاستی کوردی دەست پێ دەکا بەم هەموو بەهێزیە دەست پێ دەکا. پێش خۆی شتێک نەبووە کە بڵێن ئەم ئەزموونەی گوێزراوەتەوە بۆ ئەو، بە تایبەتی لەو زمانەدا لەم هەرێمە دەتوانم بڵێم لە بەرزترین ئاستا زمان بەکاردێنێ. ئەوە جگە لەوەیە کە لە شاعرانی سەردەمی کلاسیکی کوردیدا هەر لە بەرزترین ئاستایە، ینی لە زۆر ڕووە، لە ڕووی جوانی ناسیەوە، لە ڕووی ئاماژەکانەوە، لە ڕووی ئەم سەبکە شعریە کە پێی دەوترێت، لە ڕووی ئەم هەموو مێتافۆرە، ئەم هەموو ئاماژە و وێچواندنانە کە بەم زاراوەیەوە دروستی کردووە کە پێش ئەو بەدەگمەن بووە لەم زاراوەیەدا. تەنانەت لە زاراوەکانی تری کوردیشدا ئێمەکە مەلای جەزیری و ئەحمەدی خانی دەخوێنینەوە زۆر جیاوازترە لەوان. سەردەمی ژیانی نالی دیارە زۆر لێکۆڵینەوە کراوە و هەندێک بۆچوون هەیە، بە تایبەتی بۆ لەدایکبوونی هەندێک دەڵێن 780کان لەدایک بووە، 790کان 80کان لەدایک بووە، هەندێک دەڵێن نەخێر 800 لەدایک بووە. بۆ کۆچی دواییەکەشی هەرواتر کۆمەڵێک کەس پیان وایە لە تەمەنی 56 ساڵیدا، هەندێک پیان وایە لە تەمەنی 58 ساڵیدا. لەو ساڵانەی دواییدا کۆمەڵێک بەڵگەنامە دۆزرانەوە لە ئەستەمبول کە گۆیا زیاتر لەوە ژیاوە کە تا ئێستا کورد زانیوێتی. پیانوا بوو لە شام کۆچی دوایی کردووە، بەڵام دەڵێن نەخێر لە دوای شام چۆتە ئەستەمبول، لەوێ ژیانێکی ئارامی بۆ لەگەڵ ئەحمەد پاشای بابان یەکیان گرتووەتەوە لەوێ و زیاتر لەوە ژیاوە. هەر شاعیرێک نووسەرێک مرۆڤێک ڕۆژێک دێتە دنیا و ڕۆژێک دەچێ، بەڵام کە لەسەر ئەوە نەچین نالی چی کردووە بۆ زمانی کوردی، بۆ ئەدەبیاتی کوردی، لەسەر ئەوە دوێن ڕەنگە زۆر زۆر گرنگتر بێ. بە تایبەتی باسم کرد کە نالی لە زۆر ڕووەوە دەکرێت تەنانەت بەحسی لەسەر بکرێت، بەحسی ئاکادمیکی لەسەر بکرێت، لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. تەنانەت هەر شعرێکی شایانی ئەوەیە کە پرۆگرام و بەرنامە و پۆدکاست و تەنانەت تێزی ئاکادمیکی لەسەر وەربگیرێ. بەڵێ زۆر باشە کاگامان، هەر وەک خۆشتان زۆر بە جوانی و بە وردی باستان لە سێ شێوازی ئەدەبیات کرد و بڵین شێوازی ئاخریەکەی کەم دوایانە بوو کە باستان لێکرد زاراوەی کوردی ناوەڕاست بوو و بۆ نمونە هێناشتانەوە کە نالی و سالم و بەڕێزیشتان بە ئاماژتان پێداوە. هەر وەک خۆشتان باستان کرد، ئێمە بینە سەر ئەو شتانی کە نالی کەڵکی لێوەرگرتووە. دیارە کاریگەری زمان و شێوازی دەربڕین و ئەو زاراوەی نالی کە کەڵکی لێوەرگرتووە واتە زمانی کرمانجی ناوەڕاستە و لێوە یان لە دیسکۆرسی مێرنشینی بابانەوە کە خۆشتان ئاماژتان پێدا دەست پێ دەکات. ئەم پرسیارەکەم لێرەیە، بەڕای بەڕێستان چ کاریگەریەکی لەسەر زمان و ئەدەبیاتی کوردی هەبووە؟ دەستگان ڕۆژ بێ، پرسیارێکی زۆر زۆر باشە. دیارە ئەم شێوە زارەی ناوەڕاست
لە هەمووان نوێترە بەڵێ و ڕەنگە وا بەهێز هاتنە ناو جیهانی ئەدەبی و هونەری و ئەوەوە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە نێوان ئەم دوو زاراوە زۆر بەهێزە کۆنە مێژوویەی کوردیدا چێبوو بێ هەروەک چۆن ئێستا هەندێک هێڵ هەن کە هەردوو زاراوەکە تێدەگەن وەکو باڵەکایەتی وەکو ڕەوەندیەکان وەکو ڕەواندەز وەکو سوورسیەکان هەردوو زاراوەی بۆ وێنە ژوور و خوار و تێدەگەن من ئەوە بۆ چوونی خۆمە پێم وایە لە نێوان ئەم دوانەدا ئەوە چێبووە و بە تایبەتی لە هەرێمی شارە زۆر کە یەکی وەکو مەولانا خالیدی نەقەشبەندی هاتۆ مەکتەبێکی کردوتەوە لە سلێمانی یەکجار زۆر خەڵکی پەروەردە کردوون کە نالی مفتی زەهاوی کۆمەڵێک زانای گەورە گەورەی و سەردەما لەو مەدرسانە پێگەیشتن کە بە تایبەتی ڕەوتی تەریقەتی نەقشبەندی لە کوردستاندا جێڕایان کە لە ساڵەکانی حەوسەدەوە مەولانا خالید دەگەڕێتەوە و ئەم ڕێبازانە دادەنێ هەرچەند لە شعری نالیدا بە هیچ شێوەیەک ئاماژەیەک بەوە نەکراوە کە ئەو بۆ خۆی سەر بۆ تەریقەتە بێ نەکراوە بەڵکە لە شعری نالیدا زۆرتر لە هەر شاعرانی تر ڕەخنە لە شێخەکان دەگرەوە بە تایبەتی لە وشکە سۆفیەکان بەڵام ئەم کاریگەریانەی نالی هەتا ئێستا شەر کاریگەریە دوای 200 ساڵ دوای نالی شعرێکی هەیە دەڵێ گریانی من و خەندەی تۆ ئێستا دەشوبهێن بەو مۆسمی بارانەکەوا غونچە دەپشکوت 200 ساڵ دوای ئەوە لە هەرێمی ئەو شێرکۆبێکەس یەکەمین دێڕی گرنگترین کتێبی خۆی کە دەربەندی پەپولەیە و خاڵی گۆڕانی زۆر گرنگی شێرکۆیە دەڵێ دڵۆب دڵۆب بارانە گوڵ دەنووسێتەوە و نمە نمەش چاوانم تۆ دەقیقەن یەکشتن ئەو لەوێ بەم شێوازە دەڵێ گریانی من و خەندەی تۆ ئێستا دەشوبهێن بەو مۆسمی بارانەکەوا غونچە دەپشکوت گەربێت ئەمە وەکو گوڵەکە بپشکوێنین زۆر زۆر شتی تێدایە کە بۆچی دەگری دیارە دووریە و دەیشوبهێنێ بە بارانەش کە دەبارێ گوڵ دەپشکوێ ئەویش بۆیە دەگری تاکوونێ ئەو بپشکوێ و ئەو دەگری بۆ دووری ئەو لە حاڵێکدا ئەو پێدەکەنێوەکو گوڵ و پێویستە ئەو بگری بۆی ئەو بپشکوێ دەبینی شێرکۆش دەڵێ دڵۆب دڵۆب بارانە گوڵ دەنووسێتەوە نمە نمەش چاوانم تۆ ساڵاوێکی بەهێز هاتۆ پشکواندوویەتی یادەنا شعرێکی کەی هەیە نالی سەرخۆشیە کە بۆ حەبیبەی دەستگیرانی کە پیان وایە دەستگیرانی بووە چونکە هەژنۆدە شعری هەیە کە حەبیبە لەوێدا کەسێکە کە نالی شعری بۆ نووسیوە لەو سەرخۆشیەدا باس لە شتێک دەکا کە دوای 200 ساڵ شێرزاد حەسەن کتێبێکی لەسەر نووسیوە بە ناوی حەسار و سەگەکانی باوکم حەسار و سەگەکانی باوکم حەسارێکە کە باوک سالاری تێدا سالارە کوڕکچەکانی زیندانی کردووە ناڵێ بچن بۆی کوێ بەخیری بە هەموو شتێک دەبا دەرگەی داخستووە نایڵە هیچ کەس نەفەس بچێشێ لەو شعرەدا نالی دەقیقەن باس لەوە دەکا نامەی سەرخۆشیە کە ئەوە دەست پێ دەکا ماتەم وەکو زولفەینی سیە گرتی سەراپات ئەوە دەست پێ دەکە نالی لەوێدا باس لە بابێک دەکا بە معنە عەرەبیەکەی کیانی دەرگا دەڵێ ئەم فەوت وەفاتە سەبەبی عەهد وەفاتە باس لەوە دەکات دەڵێ حەیفە تۆ دوورەری ئەشک بڕێژی بۆ سەدەفێک کە تۆی زیندانی کرد بوو دیارە سەدەف دەڵێن بارانەیە کە دەبارێ دەچێتە ناو سەدەفەکەەوە دەبێتە گەوهار وام سەدەفە زیندانی دەکە تا نەیشتێنی ئەم سەدەفە ناتە دەرێ بۆیە دەڵێ بۆ مەرجی سەدەف حەیفە بڕێژی دوورەری ئەشک دەڵێ خەساری مەکە ئەمە چونکە ئەمە ئەم نەمانی بابە دەبێتە هۆیەوەی کەم بەیەک بگەین ئەم دەرگەیەک بوو داخراو
دەرگەیەک بوو سەربەستە ڕێگای لە من و تۆ گرت بوو باز لە سنەت گەلێک دەکا کە باب دەی پارێزێ و ناهێڵێ کچەکەی بە ئیشتیای خۆی بێ خۆشەویستی بکە نالی دقیقەن باس لەوە دەکات جا بە تایبەتیش هاتووە لە سەرخۆشیەکدا باسی دەکا کە ینی هەموو کەس دێ دڵدانەوە دەکا بەڵام ئەو زۆر زۆر ڕاشکاوانە ببێ هیچ ڕایەک دەڵە زۆر زۆرم پێخۆشە چونکەوە دەبێتە هۆی پێگەیشتنیەمە دەبێتە هۆی ئازادبوونی گەوهرێک کە تا ئێستا سەدەفێک دیلی کردبوو دەبێتە شکانی بابێک کە ئەم بابە دەرگەی داخست بوو لە شاعری لە کتێکی جوان کە نەدێش بە مرادی خۆی بکە و بدرەوشێتەوە ئەم گەوهرە یادەنا هێمن 200 ساڵ دوای ئەوە لە سووڕی دەوراندا دەڵێ دەبێت بە زۆر بشکێ دەبێت دەرچی قەڵایە دەنا ئەم دەرگە بۆ چێ ئاوەڵە یان دەڵێ دەرگە دادەخا لە تۆ بابەت کەچی دەرچی نییە دەرکە داخستن لە تۆ دەرچی هومێت داخستن دقیقەن هەمان چەمک نالی باسی کردووە و دواتر لە بۆ زمانی ئەو زمانی کە ئێستا بە هەڵا پێی دەڵێن سۆرانی و کە من پێم وایە کورمانجی ناوەڕاست یا کوردی ناوەڕاستە کاریگەری یەکجار زۆری هەبووە نزیکەی 15-20 ساڵ دوای ئەوان دوای سالم و کوردی و نالی ئەم شێوازە پێنووسینە دەگوێزرێتەوە بۆ موکریان کە لەوێش سێ چوکڵەیەکی زۆر بەهێز سەر هەڵدەدا کە حەریقە وەفاییە ئەدەبە ئەم سیانەش وەکو مەکتەبی موکریان ناسراون کە دقیقەن بەو شێوازە دەنووسن کە نالی و هاوڕێکانی پیان نووسیوە و ئەوە دەبێتە سەر ڕێچکەیەک کە دواتر شاعیرانی وەکو سەیف القوسات وەکو هێمن واژار لە موکریان و دواتر لێرە خێڵی شاعیرانی وەکو مەحوی و حەمدی و حاجی قادر و قانع و گۆران و ئەم کەسە گرنگانی ئەدەبی کوردی لێ بکەوێتەوە کە ئەو سەرباشقە و شەقڵەش نالی و هاوڕێکانی شکاندویانە و دان نەزراندوە دیارە ئەم ڕێبازێک کە ئەوان دان نەزران زیاتر دوور بوو لەو کێشە خۆماڵیەی کە لە خواروی کوردستان لە کورمانجی خواروی کوردستاندا هەرگیز ئەم ڕێبازەی وەرنەگرت و ئەمە بەحسێکی دیکەیە کە بۆچی کورمانجی خواروی کوردستان بە ئێستاشیەوە جگەل لە هێندێک شعر هەرگیز ئەم ڕێبازی عەروزەی وەرنەگرت کە لە عەرەبەوە هاتبوو و ئەمە باسێکی دیکەیە و لە نێو کورمانجیشدا هەروەتر باسێکی دیکەیە من بۆیە بە سێ بەش باشی دەکەم کە بەڕاستی وەک لە سەرەتادا وتم هەر بەشەی ئەم ئەدەبیاتە بە ئەندازە یەک نەتەوە بەرهەمی هەیە و شێواز و چەمک و بوار و لێدوانی خۆی هەیە زۆر باشە کاک ئامانج هەر وەک ئەو وەسفە جوانی بەڕێستان کە چووە کەسایەتی نالی و چووە کاریگەریەکانی و لەم ئاخرێشدا کە ئەو سێ شێوازت کە لێک داوە بەرهەمەکانی بە جیاواز دەتوانێت لێک درێتەوە خۆشتان ئاگادارن نالی بە زمانەکانی تورکی عەرەبی و فارسیش شارەزا بووە لە زۆر وشەکانیشی یا بەکاری هێناوە سەرڕایە وەسفەی کە کردت ئەو کاریگەری ئەو شێعرانی کە باست کرد ئایا نالی ڕەچەشکێن و قوتابخانەیە یان شاعیرێکی ئاساییە ئەگەر بکرێت با زیاتر لەسەر ئەم ڕوانگەیەوە بدوین لە ڕاستیدا لە ئەدەبیاتی کوردیدا ئەگەر بینە سەر باسی شعریەت وەکو شعریەت زۆر زۆر ڕچەشکێنە لە سەردەمی خۆیدا ئێمە پێش ئەو لە عەروزدا خانیمان هەیە و مەلای جەزیری و فەقەی تەیرانمان هەیە کە نە لە ڕووی زمانەوە دیارە جەزیری بڕێک جیاوازترە ئەمن بۆیە باسی ژووروی کوردستان دەکەم چونکە وەک گوتم ئەدەبیاتی خواری کوردستان زۆر خۆماڵیە هەرگیز لە کێشە خۆماڵیەکان لای نەداوە و لە دیسکۆرسی کوردیدا ماوەتەوە بەگشتی بەڵام پێش نالی کە شاری عەروز بە زمانی کوردی لە جەزیری بۆتان وتراوە
لەژێر دەسەڵاتی میرنشینی بۆتاندا وتراوە. ئەم چەندین شاعیرانەمان هەن کە بەرهەمەکانیان بە ئێمە گەیشتون لە ڕووی جوانی ناسیەوە، لە ڕووی بەرزی مانا و قوڵیەوە ناگەنە نالی. دیارە مەلای جززیری بڕێک جیاوازە، مەلای جززیری لە زۆر ڕووەوە عارفتر و هەندێک مانای زۆر قوڵ و بربەرین و جالبی هەن کە گرینگە لە کاتی خۆیدا باسی لێ بکرێ. بەڵام لە هەندێک بواردا وەک هونەر نالی ڕچەی شکاندووە چەند نالی نزیکەی 300 ساڵ دوای مەلای جززیری هاتووە. ئەزمموی هەموو ئەوانەی هەبووە بە دڵنیایی مەلای جززیری و خانی و فەقەی تەیران و ئەوانان دیوە لە سیستمی کۆنی فەقەیەتیدا، بە تایبەتی ئەودەم فەقەکان زۆر دەگەڕان و هیچ سنوورێک نەبوو. نالی یەکێک لەوانەیە کە هاتوۆتە سنە خوێندوێتی لە دارولئیحسان، دواتر هاتووەتە مەهاباد بە لاجاندا گەڕاوەتەوە، دواتر هاتووەتەوە لە سلێمانی لە هەورامان، هەموو ئەم وڵاتانان کردووە. شاعرانی تریش هەرواتریەکی وەک وەفایی 9 ساڵ ئێستا کە پێی دەڵێن باکووری کوردستان لە نەهری و ئەوانە ماوەتەوە و دەستی ڕاگەیشتۆ بە کتێبخانەی و سەردەمی شێخەکانی نەهری، بە تایبەتی شێخ عەبدوڵڵای نەهری کە ئەوانیش زۆر موریدی مەلای جززیری بوون، چونکە مەلای جززیری لە باکووری کوردستان لە نێو هێندێک خێڵ و عەشرەت داسن هەروەک پێغەمبەرێک چاوی لێ دەکرێت. و شعرەکانی ئەو زۆر عیرفانین، جیاوازە، نالی بڕێک جیهانی ترە، نالی باز لە کۆمەڵێک شتی دیکە دەکا کە هەن کە مەوجودن. بۆ وێنە بۆ هاتنە سەرکاری ئەحمەد پاشای بابان شعری هەیە، بۆ مەرجی سلێمان پاشای بابان شعری هەیە، شعرەکەی کەناردۆتەوە بۆ سلێمانی باز لە شوێنەکان دەکا، باز لە خانەقاکەی خۆی دەکا، شعری بۆ خودی خانەقاکە هەیە. شعریش تایبەت لەو نامەیەشدا کەناردوێتەوە بۆ سلێمانی لە هاوارەیەدا و کە وەختێک میرنشینی بابان تێکچووە، باز لە شوێنە ڕاستەقینەکان دەکا. حەبیبە یەکێک لە کەسە ڕاستەقینەکان بۆ ئەو شعری ڕوو بە مەستورە دێڵێ. شعرێکی هەیە لە مناقشەیەکدا لەگەڵ مفتی زەهاوی، شعرێکی زۆر بەرزی هەیە کە جوابی داوەتەوە لە نێوان گفتوگویەکی فەلسەفیدا. بۆیە بڕێک جیاوازترە ئەمە ئاسمانی و ئەوە نییە وەکو مەلای جززیری. بۆیە لەم بوارانەدا نالی زۆر چەشکێن بووە و لە بەکارهێنانی زماندا زۆر ڕچەشکێنە، لە دروستکردنی مانادا. خۆتا هێمن یەکێک لەو شاعیرانەیە کە بابەتێکی لەسەر نووسیوە، دەڵێ من بۆ شاعیر عەرەبانەم کوت لە بەغداوتم تاقە یەک شاعری عەرەب کە خوددار خورما سنبلی ئێوەیە وەک نالی باز ناکا. دەڵێ دەخیلت بم نەخیلی یا ڕوتابی کە ئاوا شیرن و سینە نەرم و دڵڕەق. یارەکەی دەشوپێنێ بە خورما، دەڵێ ئەتۆ دارە خورماکەی یا خودی خورماکەی کە هەم باڵات بەرزە، هەم شیرینی، هەم نەرمی وەک خورماکە، دڵیشت وەکو ناوکەکەی ڕەق. دەڵێ هیچ شاعرێکی عەرەبم نەدیوە ئاوا خورما بێنێتە ناو شعرێکەوە بەم وەستاییە. بۆیە ئەگە دێیە نێو ئەو وردەکاریانەیەوە بەدەیان تەویل هەیە. مەسەلەن شعرێکی هەیە دەڵێ یا توربەتێ یا غوربەتێ بارێ بشکێنن، یادنا یا توربەتێ یا غوربەتێ باڕێ بشکێنن، هەر منتەزیرە نالی ئەگەر مردو ئەگەر ما. بۆیە کە دێنا وردەکاریەکانیەوە بەیتێکی قابلی ئەوەیە کە بە کتێب لەسەری بنووسرێ، کە چۆن هاتۆمانەی داڕشتووە خاو بێ خاوی دوو زولفی خاو مەست. هەر لەم ڕستەیەدا هەرسێک زمانە کوردیەکەی بەکارهێناوە، خاو بێ خاوی دوو زولفی خاو مەست. خاوی هەورامی کە معنای خەوە
و ئەزی کورمانجی کە بمعنای منە لەم ڕستێدا ینی هەندەی کایە کردووە بە زمان هەندەی کایە کردووە بە معنا بە جوانی ناسی بە خوڵقاندن دەگمەنە لەم بارانەدا لەباری شعریەتەوە. کاگامانچ ئێوە زۆر بە جوانی سەبارەت بە ناوڕۆک و شێعرەکانی و تێم و ناوڕۆکێک کە گرنگدێدا بە شێعرەکانی ناڵی ئاماژتان پێدات، بەڵام ئەگەر بکرێت کەمێک ورتر لەسەر ئەم گرنگی ئەمانە قسە بکەی و دواتریش ئەگەر خۆشتان بزانن ئەو دوونامە شێعریە کە لە نێوان نالی و سالمدا نووسراون پێمان باشە ئێوەش بڵێن بۆچی ئەمانە گرنگن و ئاستی نێوبانگی هەردووکیانی ئاوا بۆچی بەرز کردوێتەوە. دیارە چەمچی ئاوارەیی لە نێو ئێمەدا کە لە مێژ سەرگەڵداوە لە گۆرانی فۆلکلۆرەکانماندا لە بەیت و با و حەیران و لاوک و دەنگبێژیەکاندا باس لەم بوارە کراوە. تۆ ئەگەر سوارۆ گوێی لێ دەگری کەسێکە کە دەچێت بۆ شەڕ دەچێت بۆ ئاوارەی یادەنا هەمان شایە دەگەڕێ ئامۆزاوەرە بیبینە داستانی دوورکەوتنەوەی ئامۆزایەکە لە عاشقەکەی یادەنا لەشکری یادەنا زۆرێک لەم بەند و باوانەی کە لە ئەدەبیاتی زارێکی ئێمەشدان هەر ئەوەن تۆ ئەگەر چاو لە بەتایبەتی لاوک دەکەی بەدەیان باس و خواسی تێدایە کە لە زیندانی ڕۆمیاندا کە ڕۆمی مەبەست لە ئەو ئیمپراتۆریەیەکە لە ئستانبول حاکمە باس لەوانە دەکا کەەوە کەوتۆتە بەندی ڕۆمیان و 40 ساڵە و 7 ساڵە و دەرنایە و ئەوە و لە من باسی مەولانە خالیدم کردە و ئەویش یەکێک لەوانەیە کە پێش ئەوان کە خاوەنی تەریقەتیشە و شاعیریشە و خاوەنی ئەم ڕێبازەیە کە هێناوێتی و بۆتە پەروەردەی خودی ئەو کەسانەی تر بەهۆی سیاسیەوە هەڵدێ و دوور دەخرێتەوە. دواتر دەبینین نالی و ئەوانیش لە گیرانی سلێمانیدا و ڕووخاندنی میرنشینی بابان ئەوانیش هەڵدێن لە ڕووخاندنی میرنشینی بۆتاندا خێڵی بەدرخانەکان دوور دەخرێنەوە بۆ میسر من لەوێ ڕۆژنامە دەردەکەن و نالیژ یەکێک لەوانە بۆ لە هاتنی تورکاندا بۆ سلێمانی و ڕووخاندنی عمارەتی بابان هەڵدێویش یاخود دوور دەخرێتەوە یا دەڕوە ئیتر ناتوانێت لێ بژی. سالمی شەرواتر سالم ڕوو لە تاران دەکات و سێ شعری هەیە لە تاران زۆر سووتێنەرە و باس لە بێوەفایی و ستڵەیی ئەو خەڵکانە دەکات لە تاران کە پێشتر ئەوان بۆیان چۆن بوون و ئێستا لە ئاوارەییدا ئەوان بۆیان چۆن. نالی شەریەکێک لەوانە بووە کە لە دوای ئەوە ئاوارە بووە وەکو لەم ئەدەبیاتەدا لە ئەدەبیاتی شێوازی کورمانجی ناوەڕاستدا دەتوانم بڵێم یەکەم شعری ئاوارەیی دەربەدەریە کە بە سۆزەوە باس لە ئەو شوێنانە دەکاوە نامەیەکی ناردوێتەوە ئەحواڵ پرسی سلێمانی دەکە وە سلێمانی و شارە زۆر قوربانی تۆز ڕێگەتمەی باری شارە زۆر وەی پەیکی شارزا بە هەموو شاری شارە زۆر لە گشت شوێنەکان دەپرسێ و سالمیش جوابی داوەتەوە جوابەکەی سالم سیاسی ترە لەبەرەوەی سالم لەوەیە و ڕاستە و خۆ باسی زۆڵمی تورکان دەکا باسی ئەو کارە ساتانە دەکا کە تورک هاتوون و لەشکری تورکان بەسەر سلێمانیان هێناوە جوابی دەداتەوە. لە ڕووی مێژووییەوە زۆر گرینگە دوونامەیە. دیارە ئەگەر وەکو شعریەت چاو لێ بکەین شعرەکەی نالی لە ئاستێکی زۆر بەرزدایە ئاستێکی زۆر بەرزدایە لە چاوەوەی سالم. بەڵام ئەوی سالم باوەی کە زمانێکی ناخۆشی هەیە داڕشتنێکی ناخۆشی هەیە بەڵام
خاڵی سیاسی زۆر گرنگی بۆ ئەو سەردەم تێدایە. نالی هەرو شعرین یا کۆمەڵێک شعرەکە شعری تریشی هەن هەروی پێشدا ئاماژەم پێکرد هەر ئی دوورن ئی دەربەدەرین و سۆز و هەست و ئەوانەی تێدا تەنانە شعرێکی هەیە کە چۆ بۆ مەکە لەوێ پێشەوەی بگاتە گومبەزی مەکە شعرێک دەڵێ لەوێ دەڵێ من پیرم و ئوفتادەم و وڵاتی خۆم بجێشت و ئاوارەم بۆیە دەبێ بمبەخشی داوا دەکا کە ببەخشرێ لە ئاستانەی خوا. بۆیە سەمچی دەربەدەری و منفاوەی کە ئێستا پێ دەڵێن دیاسپۆرا و خۆی بوارێکە بە دەیان کتێب و دەیان مەقالە و دەیان تێزی لەسەر نووسراوەکە زۆر گرینگە سەرنجی پێ بدرێکە جۆرێکی دیکەیە تەنانەت لە ئاستە سادەیەکەیدا ناڵەی جودایی هەتا بۆ خۆت دەربەدەر نەبی نازانی ئەی عەزیزان ئەی ڕەفیقانی وڵات ئەی برای هەڵسەنگەری جەرگێ خەم ژانی ناسۆری جودایی چێشتووە هەرچی خۆشم ویستووە جێمێشتووە لی تێناگەی وەختێک تۆ لە وڵاتی خۆتی تا ئاوارە نەبی لی تێناگەی ئەو سۆز و ئەو ئەم جۆرە ئەدەبیاتەی کە لە دەربەدەری دروست دەبێ جۆرێکی دیکەیە کە دەبێت بە جیا هەڵپسەنجێندرێ. بەڵام ئەم دوونامەیە زۆر گرینگن هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی شعریەوە هەم لە ڕووی ئەو سەردەمە ئەم کەش و هەوای ئەم بارە سیاسیی کە بووە هەڵبسەنجێندرێن. زۆر باشە کاک ئامانج با بینە سەر خودی بڵین شێرەکانی دیارە نالی کۆمەڵێک شعری بەناوبانگی هەیە و خۆشتان لە قسەکانی پێشوودا بۆ نمونە ئەو شعرەی کە بۆ مەستورە ئەردەڵانی نووسیوە ئاماژتان پێدا. ئەمانە پێتان وایە زمانەکەیان یان ناوەڕۆ یان شتێک هەیە کە ئەم شعرانی نالی ئاوا بەناوبانگ کردووە بەڕایەوە؟ وەڵام پێم وایە هەر جۆری شیعریەت و هونەرەکە کە لەوێدا بەکاری هێناوە هێندێک لە ئەو شعرە زۆر زۆری قسە لەسەر کراوە شعرەکەی بۆ مەستورە هێندێک وان شواندووە کە ئەمە دژایەتی و دوژمنایەتی نێوان هەردوو میرنشینیە کوردیەکەی ئەردەڵان و بابانە هەندێک نەخێر وایی ناخوێنەوە کە من یەکێک لەوانم پێم وانیە وا بێ مەستورە یەکێک لە کەسە ژیرە تێگەیشتووە بە بیرەکانی سەردەمی خۆیەتی مەستورەش هەر لە ئەساسدا شارە زوریە و لە سلێمانیەوە ماڵباتیان چوونە زمانیان لە هەرێمی شارە زورەوە. ئەلبەتە هەرێمی شارە زۆرە و دەم هەر لەژێر دەسەڵاتی میرنشینی ئەردەڵاندا بووە پێشتر بە درێژایی مێژوو تەنانەت گەرمیان کەرکووکە تا مووسڵ و پێش دروستبوونی سلێمانیش هەموو شارە زۆر و هەورامانات و تا دەگاتە سۆران لەژێر میرنشینی باباندا بووە. زمانی ئاخافتنیش زمانی ئیداریش ئەو زمانەیە کە شعری گۆران و ئاینی یارسان و ئەوەی پێنووسراوە. ئەمەم پێم وایە ئەو شعرەی نالی بە ئاگاییەوە نووسراوە و زیاتر لەوەی کە وەکو شعرێکی سێکسوال یاخۆت شعرێک کە ڕوو هەڵماڵراوانەیە چاوی لێ بکەین بەڕاستی دەبێ وا بیدۆزنەوە. نالی لە زۆر بواردا خۆی تاقی کردوتەوە لە شعری کەرەکەشیدا هەرواتر کە زۆر شایانی لێوردبوونەوەیە چۆنە نالی باسی کەرەکەی دەکا مەلایەکی وا بە ناوبانگی وەک بۆ خۆی دەڵێ وەک تۆش ئاماژەت پێکرد دەڵێ کوردی و عەرەبی و فارسیم هەرسێک بە دەفتەر گرتووە. نالی ئەمڕۆ حاکمی سێ مڵکە دیوانی هەیە کەسێکی وا زانا کە خۆی بە خاوەنی سێ مڵکی عەرەب و عەجەم و کوردی دەزانێ چۆنە دێ خۆی لەگەڵ کەرەکەی بەراورد دەکات دەڵێ هەردووکمان حەیوانی تۆی گوێت کورتە تۆی گوێت درێژە و من گوێم کورتە تەنیا ئەوەندەمان فەرق. نالی بەم ئاستانە گەیشتووە
لە شعرەکەی مەستورەشدا زیاتر باس لە ئاناتۆمی ئەندامی زاوزەی خۆی و ئەو دەکا وەک مێونێر وە کۆمەڵێک سنت لەوێدا دەشکێنێت کە شایانی لێوردبوونەوەیە وەگەوەی خۆی وەک دەستی بە دوعا دەشوپێنێ وەک بەخیلی مشتی بەلا دەشوپێنێ وەک گومبەزی حەزرەتی ڕەزا دەشوپێنێ وەک ئاوی زەمزەم دەشوپێنێ کەوانە هەموو شت گەلێکی پیرۆزن کە ئەو بە ئەندامی زاوزەی مێونێر لە قالبی خۆی و مەستورەدا دەیانشتێنێ ورد و خاشیان دەکەن. بۆی ئەگەر تۆ نالیت ناسی هەرگیز ئەوەدا ناڕوە کە ئەم بۆ خواستێکی یا بۆ سوکردنێکی یا بۆ شتێکی ئەو تۆ بوو بێ بە تایبەتی ئەو کە لە سنە خوێندوویەتی ئاشنا بووە بە ئەو هەڵسو کەوتەی ئەوێەوە بە تایبەتی مەستورە کە ئەو دەم کەسێکی بەنێوبان بووە جگە لەوەی کە شاعیر و ئەدیب بووە نەک یەکەمین ژنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە کورد یەکەم ژنی مێژوونووسی جیهانە یەکەم ژنە کە نزیکەی 200 ساڵەوە پێش دەستی داوە و هاتووە مێژووی کورد و میژنشینیەکی خوانی نووسیوەتەوە. جا بۆیە ئەم شعرە قابلی لێوردبوونەوەیە لەم بوارەدا لەوە ئیتر کە دەچێت ناو وردەکاری ئەم تەشبیه و شوبهاندنانەی کە هاتووە ئەم سنەتەی شکاندۆ مەلایەکی 12 عیلم باسی ئەندامی زاوزەی نێر و مێ دەکا و بە ئەم جوانیە بە ئەم ڕازاوەییە بە ئەم شکۆ و جەلالەوە باسی دەکا کە بە زۆر شتی پیرۆز دانشوبهێنێ و ئەم سنەتانە دەشکێنێ کە باون کە ناهێڵن کۆمەڵێشت باز بکرێر وەکو وتم لە شعری سەرخۆشی بۆ دەستگیرانەکەی خۆیدا ئەم سنەتە دەشکێنێ کە مەلایەک بێ و فاتحا دادا و سەرخۆشی بکە و دڵنەوەی دەستگیرانەکەی بکاتە ئەو دەڵێ مەرگی باوک پیرۆزە بەشانەی ئەوەیە کە ئازادی دێتە ئاراوە بۆیە دەبێت نالیوا وا بخوێندرێتەوە بۆ ئەوەی مەستورە شەر پێم وایە ئەمە ڕوانگەی شخصی خۆمە کە بەم شێوەیە. زۆر باشە کاگامانج ئێمە پێمان خۆشە ئەگەر بکرێت بۆتان هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران ئەگەر یەکێک لە شێعرەکانی مامۆستا نالی چیتان لەبەردەستە یاخۆتان چیتان پێ باشە بۆمان بخوێنیەوە. وەڵای لە نالیدا تاقا کێشەیەک کە هەیە ئەوە یەک نازانین چه هەڵبژێریە چه هەڵی دەبژێری لێویە بەدڵی خۆت پێمان باشە بزانین کام شعر کە ئەوەی خۆتان کە نالیتان بەدڵ بوو کام شعری چ کاریگەریەکی هەبوو وەکو کەساتی خۆتان. من هەر ئەو شعری کە بڕێک باسم کرد بۆ مەرجی باوکی دەستگیرانەکەی دەتوانم بخوێنمەوە دەنا شعری دیکەشەیە ئەو بڕێک درێژە بەڵێ فەرموو باش زۆر خۆشحاڵ دەبین فەرموو. هەروژی دەڵێ ماتەم وەکو زولفەینی سیە گرتی سەراپات پۆشی لە ڕوخەت تەعبیەی بەیدەق و شامات تاقانە یەتیمی خەلەفی ئاخری نیسان تۆ خۆشبی سەدەف بوو بە فیدات دووربی لە ئافات بۆ فەوتی سەدەف حەیفە بڕێژی دورەری ئەشک زایع مەکە دوڕدانە بەغارات و خەسارات دیدەت وەکو گوڵ سوورە پڕی شەبنەمی ئەشکە یا لالەی پڕ ژاڵەیە دوو نەرگسی شەهلات بۆ گریەی تۆ ڕەنگە منیش هێندە بگریم گەوهەر بڕژێنین بە بڵندی قەد و باڵات لاچین ئەمە دونیایە گەهێ سوورە گەهێشین لا يأس لمن عاشوا ومن ماتوا ومن فات
بەس گریە بکە بۆ پودەر و بابی حیجابت، بێبابی تۆ موریسە بۆ وەصل و ملاقات، بێبابی تۆ بۆ من و تۆ بابی فتوحە، بێبابی تۆ خواستەی من بوو بە ئاوات، بێبابی مرادی من و تۆ بوو بە تەمەنا، بێبابی دوعای من و تۆ بوو بە مناجات، ئەو بابە کە قەتع و زەفەری قەلعەی قەلعی، با قەلعی بکا زەلزەلەی هازمی لەزات، ئەو پیری خەرەف ئافەتی مەردی و سەفا بوو، تۆ شۆخ و جوان دوور بی لە ئافات و خەرافات، ئەو فەوت و وەفاتە سەبەبی عەهد و وەفاتە، سوو زائیقەی بەردی عەجووز و گوڵ و مڵ هات، گوڵتاجی لەسەر ناو چەمەن مەخمەلی پۆشی، هات موژدە کە خەلعەت گەییە بەر بە موباهات، هات زەمزەمەی بولبول و ئاوازەی قومری، هات یادی سەبا دێن و دەچەن عەرعەر و بانات، نەجم و شەجەر و نەرگس و ئەنواری شکۆفە، جیلوەی چەمەنن یعنی زەمین بوو بە سەماوات، ماوەردە لەسەر خەرمەنی گوڵ عەترفشانە، یا ئاوی حەیاتە عەرەقی وردی محەیات، گوڵشەن وەکو بەزمێکە کە ئاحادی حوزاری، گوڵشەن وەکو بەزمێکە کە ئاحادی هوزاری، بۆ تاقە گوڵێکی گەییە ڕوتبەی میساد، تۆ باقیەی ساقیەی سەحنی چەمەن بە، مەیدان هەموو مەیدانە بە کاسات و بە تاسات، نالی یەک و ئەو کەس کە تەمامی غەزەلی بیست، معلومی بووە زۆر و کەمی خارقی عادات. دەمخۆش، زۆر سپاس بۆ هەڵبژاردت لە شێعرەکانی مامۆستا نالی. کاک ئامانج، من پرسیارێکم نییە، بەڕێستان خۆتان ئەگەر دەتانەوێت ئاماژە بە شتێکی نەوترا بدەن لە کۆتاییدا فەرموون. وەڵی ئەوەی کە من ئاماژەی پێ دەکەم ئەوەیە کە لەو ساڵانەی دواییدا بە تایبەتی ئەمە لەسەر هونەر و ئەدەبیات و ئەوانە هەم لە پەیجە خصوصیەکانی خۆمان بە دەنگ کۆڕی هاوڕێیان، هەم لە کلاب هاوس کۆمەڵێک بەرنامەمان هەبوو، بەرنامەی سادە سادە، هەمیشە باس لەوە دەکرا کە ئێمە کەم لەسەر خۆمان دواوین، کەم خۆمان ناسیوە. یەکێک لە هاوڕێیانمان کە دکتۆرای ئەدەبیاتی هەیە و لە ناوەیە، باسی ئەوەی دەکرد، دەیگوت تۆ کە ئێستا بتەوێت تێزێک بنووسی لەسەر حافز، هیچ وشەیەکی نییە کە باز نەکرابێ، بە سەدان و هەزاران وتار و مەقالەی لەسەر نووسراوە و دوو گۆڤاری زۆر گرنگی مەقالاتیان هەیە و بڵاو دەبێتەوە. تاقە یەک وشە تۆ بڵێ مەسەلەن لە حافز باسی مناجاتی کرد کە تۆ دەچی دەگەڕی دەبینی سێ تێز لەسەرەوە نووسراوە، مناجات لە شێعری حافزدا بە هەزاران و هەزاران لەسەر نووسراوە. لە حاڵێکدا ئەوانەی ئێمە کە کەمتر نین لەوان، هیچ کەس بەلایەوە ناچێ. بۆیە زۆر من داواکارم لە خوێندەواران، لە نووسەران، لە ئاکادمیستان لایەک لەوانە بکەنەوە، هەرگیز کەم نییە دوان لەسەر ئەوانە و هەر هەمیشە سەرچاوەی ئیلهامن، با ئەوەی کە قەدیمیشن من ئاماژەم پێکردن، هەم بە شێرزاد حەسەن، هەم بە مامۆستا شێرکۆ بێکەس، هەم بە مامۆستا هێمن کە نالی 200 ساڵ لەوە پێش ئەوەی باس کردووە. جاگەر بینە سەر شاعیرانی تریش ئەوانی هەرواتر بەلای جەزیرە هەر مەحشەرە، کە تۆ باز شێعری 500 ساڵ لەوە پێشی دەخوێنیەوە دەڵێی ئەمڕۆیە. چەمچی ناسیۆنالیزم کە دەڵێن دیاردەی سەرمایەداری سەدەی سەرەتای سەدەی 20 و کۆتاییەکانی سەدەی 19ە لە سەدەی 16دا خانی باسی کردووە. بۆیە لا بکەینەوە لەوانە، ئێمە کەم لە خۆمان دواوین، کەم خۆمان دەناسین، بۆ یەکەشی ڕەنگەی ئێوە هەموو هەڵات و نەحەسانەوەی و بێ
کیانی و بێ دەوڵەتی بێ بەڵام دەتوانینەوانە بکەین دەستان خۆش بێ و هەر بژین و هەر بمێن. زۆر زۆر سپاس بۆ کاک ئامانج عەزیزکەندی. عەزیزان بەرنامەمان سەبارەت بوو بە زمان و سەردەمەکانی بڵێن سەردەم و شێعرەکانی ناڵی کە زۆر سپاس دەکەین لە کاک ئامانج عەزیزکەندی کە میوانی بەرنامەکەمان بوو بە جوانی باسی لە کاریگەریەکانی و سەردەم و ژیانی نالی کرد و زۆر بە جوانی وەسفی کەسایەتی کرد. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشان لە وەرگرت بێت. سپاس دەکەین کاک ئامانج عەزیزکەندی شاعر و نووسەر و شۆڕشگەڕی بەناوبانگ کە لەو بەرنامەیەدا داوەتیمەتان قبول کرد و گفتوگۆیەکمان پێکەنا. سپاس بۆ هەموو ئازانی کە تا ئێستاش لەگەڵمان بوون. هیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشان لە وەرگرت بێت. هەر بژین بە شادی و کامرانی.